ئەمانەت قسە بکەین لەسەر بەهرە و توانە لەنێو مناڵانە. مناڵێکە لەنێو خانەوادەکە گەورە بێت هەتاکو ئەوەی کە دواتر ئەچێتە داینگە باخچەی مناڵان دواتر ئەچێتە خوێندنگە لە ئەم کاتانە مناڵ چۆن ئەو بەهرە و توانایە کە تایەتی ئەکرێ بدۆزرێتەوە. بۆ نمونە جاری وا هەیە ئاری دایک و باوکەکە خۆی حەزێکی هەیە ئەوێت ئەمە وەک بەهرێک لە مناڵەکە دروست بکرێت. ئایا تۆ ئەتوانین ئەگەر زەمینە لە بارکەی بەهرێک لەناو مناڵەکە تا دروست بکەیت چۆن دەکرێت یارمەتی دەری مناڵێک بین کە بەهرە و توانایەکی تایە هەر لە دایک و باوکەوە هەتاکو مامۆستاکەن. لەسەر ئەم بابەتە ئەدوێن بە میواندارەتی خاتوونی بەڕێز سیڤەر مستەفا کە بەڕێزیان ڕاهێنەری پەروەردەین بۆیە کە بزانین چۆن نەکرێت منداڵێکی لەم جۆرە یارمەتی بدرێت. خاتو سیڤەر زۆر زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونت. سپاسانەکەم زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز و بەیانیتان باش و بەیانی باش لە هەموو بینەران و بیسەنانی کەناڵی کورساتی ئەزیزیش. ئێمەش بەیانی باش لە بەڕێزت ئەکرد. جا بینە سەر بابەتی تەوەرەکە منداڵ یەکەم جار هەر با لەمەوە دەست پێ بکەین چۆن دایک و باوک یەکەم جار بزانێت مناڵەکەی بەهرەیەکی تیا هەیە ئەگەر مناڵ بەهرەی تیا بێت لە کەیەکەوە بە چیە دەرئەکەوێت ئەم بەهرەی تایە؟ بەڵێ وەکو ئەزانین قۆناغی منداڵی یەکێکە لە قۆناغە هەرێک گرنگ و هەستیارەکانی تەمەنی مرۆڤ. لە قۆناغی منداڵیدا کۆمەڵێک بەهرە و توانەمان هەیە کە ئەتوانرێ بدۆزرێتەوەوانە و دواتریش لە قۆناغەکانی ترا سود و ئیسفادەی لێ وەرگێت کە ببێتە لۆگۆیەکی باش بووی کە لە داهاتووشە ئیسفادەی لێ بکات سوودی لێ وەربگرێت. سەرەتا من ئەمێ بۆ دەست پێ بکەم با لە پەروەردەی مناڵەوە دەست پێ بکەین چونکە دوجار پەروەردەکەیە بەهرەی مناڵەکەمان بۆ ئەدۆزێتەوە پەروەردە تەندروستەکەیە ئەمانگەێنێت بە بەهرەی مناڵەکە. پەروەردە بە واتای چییە پەروەردەکردنی مناڵ؟ واتە پەرەدانە بەتوانە و لێهاتوویەکانی لە ڕووی جەستەیی لە ڕووی دەرونی لە ڕووی کۆمەڵایەتی زمانەوانی لە ڕووی هزری کاتێککە تۆ گرنگی ئەی بەم لایەنانی مناڵ کە هەر یەکێ لە لایەنەکانی پێداویستەکانی بۆ فراهەمەکەی پشتگوێی ناخیت ئەم مناڵە خودی خۆی چکە مناڵ لەو تەمەنەدا ئەگەر باس لە تەمەنی 1 ساڵ تا 5 ساڵی بکەین خود ناسە مناڵێک ئیگۆ سنتەرە یعنی خۆی ئیش بۆ خۆی ئەکات لەبەرۆ زۆر گرنگە ئێمە لەو تەمەنە وا بکەین مناڵەکە خۆی داهێنەر بێت خۆی کرێتیڤ بێت ئەگەر ئێمە بمانوێ مناڵێک دروست بکەین داهێنەر بێت ئەبێ ئازادی بکەین کەواتە پەروەردە تەندروستەکەمان ئەمانگەێنێ بۆی کە مناڵێکی بەهرەمەند دروست بکەین. ئازاد واتە چی؟ لە چیدا؟ بەڵێ ئێمە کۆمەڵی هۆکارمان هەیە کە مناڵەکەمان بگەێنین بۆی مناڵێکی زیرەک بێت و مناڵێکی بەهرەمەند بێت. کاتی ئەمە ئەڵین ئازاد بێ مناڵ وەکو ئاماژەم پێەیە مناڵ لە تەمەنەیە کە زۆر زۆر گرنگە کە ساعتی خۆی لە تەمەنەیە دروست ئەکا واتە قۆناغی تا 5 ساڵی بە گرنگترین قۆناغ تا ئەنرێت بۆ گەشی مشکی واتە ڕاستە مرۆڤ تا تەمەنی 20 ساڵ گەشی مشکی زیاد ئەکا بەڵام گرنگترین و زیاترین گەشی مشکی تا تەمەنی 5 ساڵە. تۆ لەم تەمەنەیە کە بەڕادەی یەکەم لەسەر دایک و باوک فەرزە کە گرنگی بۆ تەمەنە بن. ئێستا من بۆتان باسەکەم چۆن گرنگی پێبین و ئازادیەکانیش مانای چییە لەو قۆناغی تەمەنە. ئێمە با لە سەرەتا لە سەرەتای دروستبوونی مناڵ کاتێک کە مناڵیەتە دنیاوە لەوانەیە دایک و باوک چواردەور ئێمە ئەو هۆشداریەمان نەبێت کە ئەم مناڵە تەنانەت لە 4-5 مانگی تەمەنیەوە هەموو شتەکانی چواردەوری کاریگەری هەیە لەسەری بۆ منە مناڵێک کە تەمەنی 5 ساڵە سەرنج ئەیاتە تەلەڤیزۆن کە تۆ بووی داگیرسێنی گوێی لەو شتانی چواردەورێتی کە تۆ لەوانەیە هەنێک کار لا ئیرادی ئێڵەی لە بەردەمی مناڵەکە ئەڵی ئەمە مناڵە لەوانەیە تێنەگات یا نەزانێت بەڵام مناڵ لە تەمەنی 5 ساڵ سەرنجاتە ئەو 5 مانگ سەرنجاتە ئەو مناڵی کە ئەو مۆبایلی کە بەدەستی تۆوەیە ئەو تەلەڤیزۆنی کە تۆ دادگیرسانوە سەرنجی ئەیە ئەمەش کاریگەری دروستەکە لەسەری بوونە لایانی هزری لایانی دەرونی لایانی کۆمەڵایەتی مناڵەکە و دوجار بوون منە ئەڕواتە سەرۆچێتە قۆناغەکانی تر هەنێ هۆکارمان هەیە کە کاریگەری دروست و تاو دروستەکە لەسەر بەهرە و زیرەکی مناڵەکانمان دواتر کاچێتە قۆناغەکان ئێستا من یەکێک ینی چەند هۆکارێکمانێک کە زۆر زەق و دیار و گرنگە بۆ پەروەردەی مناڵ یەکێک لە هۆکارەکان بۆ نمونەگە باسی بکەین قسەکردنە لەگەڵ مناڵە قسەکردن قسەکردنەکەش ڕەبتەکینەوە بە ئازادیەوە ئازادی مناڵەکە ئەبێ مناڵ ئازادی ڕادەربڕینی هەبێ ئەبێ مناڵ گوێ لە بگرێ کاتێککە مناڵم ئابێ ئازاد بێ ئازادی و زیرەکی مناڵ گرەیەکن ئاو بەیەکەوە گرێدراون ئازادی مناڵ لە هەموو بوارە جیاجیەکانی
پێداویستیەکانی خۆیان ئەبێ هەبێت. بۆ نمونە کاتێ مناڵەکەمان ئەگاتە ساڵ 2 ساڵ ئیتر بەرەبەرە ئەکەوێتە قسەکردن لەوانەیە دایک و باوک بەداخەوە ئێستا بەهۆی ئیش و کاریانەوە بۆهی مەشغوڵەتی ژیانەوە زۆر گوێ لە مناڵەکەیان نەگرن لەوانەیە کاتێکی کەمی بۆ دانن یاخود کێتەوە بۆ ماڵەوە لەبەر ئەوەی خۆی هیلاکە موبایلێک ئایپادێک ئاەتە دەستی مناڵەکەی بەڵێ بۆ ژیری ئەکات بێتەنگی ئەکات. ئەمە نازانێت چەند لەلایەنی کۆمەڵایەتی لەلایەنی هزری لەلایەنی دەرونی بێئاگایە لەوەی کە زەرەری چەندیاوە لە مناڵەکەی. ئێمە بەپێی داتاکان ئەگەر مناڵێک بۆ نمونە سەلمێنراوە دایک و باوک لە ئێستاە لە 120 بۆ لە 160 قسە لەگەڵ مناڵەکانیان ناکەن واتە تەنانەت جوابی جوابدانی پرسیارەکانیشیان هەر بە ڕێژەی لە 120 بۆ لە 160 ئەگەر ئەم ڕێژەی دایک و باوک ئەو هۆشداری هەبێ ئەم ڕێژەیە بەرز بکاتەوە بۆ لە 180 واتە لە 180 زیاتر قسە لەگەڵ مناڵەکەی بکە جوابی پرسیارەکانی باتەوە لەو تەمەنە بچووکەیە کە خەریکە فێری قسەکردنە بێ و لەگەڵ یا بەردەوام بێت ئەم مناڵە 300 وشە لە تەمەنی 2 ساڵە 300 وشە زیاتر لە هاوتەمەنەکانی خۆی فێر ئەبێت لە ڕووی زمانگرتنیشەوە زووتر فێر بەڵێ بەتەئکید لە ڕووی قسەکردن لە ڕووی دەربڕینی ئاماژەکانی بەڵە دەربڕینەکان ئەم مناڵە جیاوازترە لە مناڵێک کە هاوتەمەنی خۆیەتی ئەو گرنگی پێنەدراوە کەواتە تو ئازادت کرد لە ئازادی قسەکردنت بۆ فراهەم کرد گوێت لێگرت بەردەوام ئەمە یعنی خاڵێکی زۆر گرنگە زۆر ئەوەمان بۆ دەرئەخات تۆ لەو تەمەنای بەهرەیەکت بۆ مناڵەکەت زیاد کرد کاریگەری لەسەر نەمانی شەرمی مناڵەکەش نابێت تاکید وایت لێ ئەکا متمانی بەخۆی بێت ئەڵێن شەرم کۆمەلگا دروستەکە خێزان دروستەکە بۆ تاکید ژینگەکەی مناڵەکە دروستەکە گەشەی پێەیە ینی خێزانەکەی ژینگەی مناڵە ناو خێزان ژینگەی مناڵە بۆ پەرەپێدانی مناڵ بۆ گەشەکردنی مناڵ لەم کاتە ئەم مناڵە ڕاستە و خۆ تۆ بەهرەت بۆ زیاد کرد بەهرەکانی زیاد کرد لەکوێ مناڵێک لە سەیە بۆ نمونە 300 وشە زیاتر بزانە لە مناڵێکی هاوتەمەنی خۆی کە ئەو شانە نازانێت واتە هەر لە خۆیان ئەمە بەهرەیەک بوو بۆ مناڵەکە دروست بوو باشە خاتو سیبەر وتت پەروەردە بەهرەی منداڵە دۆزێتەوە ینی زۆر جار ئێمە باباسی تەمەنێک بکەین لە سەروف پێنجیشەوە یان خوار پێنجەوە سەیرێکی منداڵەکە لە وێنە کێشاندا باشە لە بیرکاریە خراپە لە بیرکاریە باشە لە هوەرە باش نییە یان لە بوارێکە زۆر چڕابێتەوە ئەمە مەرجە لەم کاتەوە خەڵەمێک بە مێشکی دایک و باوکدا بێت بڵێ تەواو ئەوە سەحی لێ بڵێ ئەم منداڵە دەبێت ئەو بواری بۆ دۆزمەوە زەمینە سازی تەنها بۆ یەک لایەنی بکات یان هەموو لایەنەکانی بۆ بکات لێگەڕە خۆی بدۆزێتەوە ئەو ئازادی بداتە دەست مناڵەکەی زۆر ڕاستە کاگاریان وەک ئاماژەم پێیان مناڵ ئازادی ئەبێ ئازادی لە هەموو ڕۆکانەوە هەبێ کاتێک کە تۆ باسی پەروەردەیەکی تەندروستەکەی وەکوەزانین پەروەردەیەکی تەندروستی خێزانی گرنگترین پای کۆمەلگاشە تۆ تاکێکی تەندروست دروستەکەیت کۆمەلگاکەشت هەر لەسەر ئەو تاکە بەندە کۆمەلگاکەشت بۆ تاکە ئەڕوا بەرەو پێشەوە سەرەتای دروستبوونی مناڵک ئاماژەم پێ تا تەمەنی 5 ساڵ بۆ 6 ساڵ زۆر گرنگە دایک و باوک بە هەموو بوارە جیاجیەکانە ئاشنایکەن مەرچنیە لە یەک بوارا بێ لەوانەیە هەنێشتی زۆر ئاسایی و بەسیتێ ئێمە بەلامانەوە وەکو گەورەی گوێی پێناین ئەڵێ ئەمە گرنگی چییە بۆ نمونەیەک نمونە باسەکەین لەوانەیە زۆر گرنگی بۆنی مناڵەکانمان بەرینە دەرەوە بۆ نمونە بچێتە ناو سروشتەوە لە ناو سروشتا یاری خۆی بکات بڵێن با لە ماڵەوە بێ ینی پێنجشەممە و هەینی یان شەمێک لە ماڵەوەیە ئەڵێ با لە ماڵەوە بێ نە ئەبێ بیبینە دەرەوە سەلمێنراوە کاتە مناڵێک لە دەرەوە ئەبێت بە ڕێژەیەکی بەرچاو تووشی چاوکزی ئەبێ واتە تووشی نزیکبینی ئەبێت کەواتە تۆ لەکوێ لە ماڵەوە یاری خۆی بکا لەکوێ بیبیتە دەرەوە ینی کاریگەریەکان زۆر لەسەر سروشتی چکەم مناڵ و تەمەنەیە زۆر ناسکە و هەموو ئەو شتانی چواردەوریشی کە ئیشی لەسەر ئەەکەیت کاریگەری تەواوی هەیە لەسەر مناڵەکە کاتێ ئەچێتە دەرەوە لە دەرەوە یاریەکی خۆیەکە هەم لە ڕووی جەستەیی هەم لە ڕووی هزری هەم لە ڕووی دەرونی و مناڵەکەت ئارام کردوتەوە بەبێەوەی خۆشی هەستی پێ بکات ینی تۆ سوودێکی زۆرە پێگەیاندووە یاخود مناڵەکە لەو تەمەنێ ئەتوانی ئێستا خۆشحاڵانە لە دایانگە و لە باخچەکانە وانەی میوزیک وانەی وەرزش وانەی ئارت ئەمانەیەکێکن لە دەرسە سەرەکیەکانیان چونکە بەڕاستی
سوودێکی زۆر زۆر ئەگەێنێ بە مناڵەکە بۆ نمونە مناڵ ئاشنا ئەەکەی بە میوزیک بە گۆرانی وتن ئالەتێکیتە دەستی کە بۆ نمونە پەنجەکانی لەگەڵا بەکاربێنێ گۆرانی بڵێتەوە لەگەڵیا ئەمە ئەبێتە هۆکارێک کە لە داهاتووە ئەم مناڵە لە بیرکاریە زیرەک بێت تۆ لێرەیە هەستی پێ ناکەیت باشە لێرەیە ئەڵێ لەوانەیە خۆشێکی لێوەرگێ بەڵام بەم ڕاهێنانی تۆ گەشی مشکی مناڵەکەت زیاد کردووە وات لێ کردو مناڵەکە لە ڕووی هزریەوە توانای بیرکردنەوەی باشتر بێت یا بۆ نمونە زۆر گرنگە چیرۆک خوێندنەوە لەوانەیە زۆر گرنگی پێنەین لەوانە دایکان و باوکان زۆر گرنگی بەوەنێن بەڵام ئێستا خۆشحاڵانە بە هەمان شێوە لە ناوەندەکانی خوێندن یەکێ لە گرنگترین وانەکانمان چیرۆکە کە بۆ مناڵی 4 ساڵ و 5 ساڵ هەتا تەمەنەکانی خواردتریش زۆر زۆر بەکارێنین لەبەروێ مناڵ لەو تەمەنەیە خیالکەرێکی زۆر گەورەیانی خیالکردن و ئەندێشەی زۆر بەقوتە تۆ بلە ڕێگەی چیرۆکەوە وایلەکەی گەشەی پێبێ گەشە بە مێشی ئەیت وایلەکەی سبینێ کە چۆ قۆناغەکانی کەش ئەم مێشە کراوەیە کەواتە بۆ قۆناغەکانی تریشی کاریگەری ئەو مناڵی هەیە لەسەر جا زۆر گرنگە تۆ کە لە سەرەتا ئەم شتانت بە مناڵەکەت ئاشنا کرد ئەم ڕێگانت پیشاننا بۆ نمونە هەموو بوارەکانت پێ ئاشنا کرد دوایی ئازادیکە بۆ نمونە خۆی وەرزش هەڵە بژێرێ بۆ نمونە خۆی حەزەکە بە وێنەکێشێکی باش بۆ نەبیێ ببێ بە گۆرانی بێژێک ینی مەرج نییە لەگەڵ ڕێزەکە خات و سیبەر ینی لە چەند ساڵیەوە دایکەوە بزانیتر منداڵەکەی تەواو تێگەیشتۆ خۆی وە یەک لای کردوتەوە لە 7 ساڵیە لە 10 ساڵیە لە 9 ساڵیە لە کایە و دایک و باوک چی بکەنیتر کە بەهارەکە دۆزرایەوە ئیتر بێت چی بکەن بۆ زەمینە سازی خۆشکردنی یان برەودان بە بەهارەکەی وەک ئاماژەم پیالە تەمەنی تا 5 ساڵ و 6 ساڵ کە مناڵ گەشە ئەکا لە ڕووی مێشکیەوە لە ڕووی جەستەییەوە زۆر گرنگە لەو کاتێ بەهرەی مناڵەکە بدۆزیتەوە ئەو تەمەنە زۆر گرنگە لەوانەیە کەمتر بە کەمتر سێریکەین قۆناغی باخچە بەڵام قۆناغی باخچە یەکێکە لە گرنگترین قۆناغەکانی ژیانی مرۆڤێک بەڵێ لەو تەمەنەیە تۆ توانێسەمە بۆ نمونە لە ناوەندەکی خۆمانە مناڵمان هەیە بۆ نەک شەریکەی توێتە ساڵانە چەند قوتابخانەیە چەند باخچەی شوێنە کەڵە بژێرێ کە وێنەیەک دیزایانی سیارێکی بۆ بکەن بەڵێ بتوانێت سوودی لێ وەربگرێ لە داهاتوە بیکا بە دیزاینێک بۆ ئۆتۆمبیلەکانی خۆشحاڵانە ساڵی پار لەسەر ئاستی عێراق مناڵێک لەلای ئێمە دووهەم بوو لە بەرەوەی وێنەکەی ئەوەنە جوان و ئەوەنە سەرنج ڕاکێش بوو کۆمپانیای توێتە هەڵی بشارد تەمەنی چەنێ بوو تەمەنی 4 ساڵ کەواتە ئەزانی ئەم مناڵە داهێنەرە ئەم مناڵە ئەتوانێت ئیشی لەسەر بکرێ ئەمە ئەکسەر بوو دەرکەوت ئەم مناڵە کەسێکی بەتوانایە بیرکردنەوەی زۆر باشە کەواتە ئەبێ دایک و باوک لەو کاتەیە کاری لەسەر بکات ئیمالی نەکات بۆنە زیاتر گرنگی پێبات زیاتر بوارەکانی پێ بناسێنێت ئەمە گرنگی و سوودی ڕاستەوخۆی هەیە لەسەر مناڵەکە بۆی بەهرەکانی بدۆزین ئێمە ئەبینین هەنێک جار دایک و باوک هەیە خۆی پێی وایە ئەگەر بەتێک ئەگەر بوارێک باشە زەمینە بۆ مناڵەکە لەو بوارە ئەڕەخسێنێت بۆ نمونە مناڵی وامان هەیە تۆ زەگلانەیە لە کۆششکردنەکانیان باش نەبێ بەڵام زۆر حەزی لە میوزیکە زۆر حەزی لە شێوەکاریە ئەگەر دەفتەرەکە و قەڵەمەکاگرێ بە دەسوێ دەسەکە بە شێوەکاری دایک و باوکەکە تۆڕابێ ئەڵێ کاتی خۆت بەوانە مەکوژە جارەکە سەبڕە بە لای وانەکانتەوە لەم کاتانەیە بەڕاستی ئەوەی کە ئەگەر مناڵەکە حەزێک بەهرەیەکی تایە تۆ بەم شوێ مامەڵی لەگەڵا ئەکەی ئەمە چ کاریگەریەک دروستەکە لەسەر مناڵەکە خات و سیڤەر کاریگەری ڕاستەوخۆی لەسەر مناڵەکە هەیە تۆ لە ڕووی دەرونی و مناڵەکەت ڕوخاندووە ئازادیەکانی کە لەو تەمەنە پێویستێتی تۆل بۆت لەناو بردووە زۆر کات ئەگەر خێزانێک مناڵی هەبێت کە چوویتە ماڵەکەی ئەگە ماڵەکەی هەموو شتەکان لەجێ خۆی بوو ئەگەر یاریەکان بڵاو نەبوو بۆەوە ئەگەر دەفتەری ڕسمەکەی لەویان نەبوو قەڵەمەکانی بڵاو نەکردبەوە ئەوە دەرێخە ئەو ماڵە بە شێوەیەکی تەندروست مناڵەکەیان پەروەردە نەکردووە چکە مناڵ لە یەک کاتە پێویستە هەموو بوارەکانی خۆی تاقیب کاتەوانێ بۆ نەوەکو جەنابەت ئاماژەت پێ حەسی بە وێنە کێشانە مناڵمان هەیە لە ڕووی جەستەییەوە زۆر بەتوانە مناڵمان هەیە بۆنە لە ڕووی وێنەکێشان هوەری وێنەکێشانی هەیە هوەری قسەکردنی هەیە ڕاستە لەوانەیە لە ڕوویەکی کە لە بیرکاریایە بۆ نمونە لە زانستە باش نەبێت بەڵام تۆ پێویست ناکە پێی بڵێ تۆ باش نیت تۆ هیچ نازانی لەمە ئەگەر زیرەک نەبێت لە بوارێکی کە لە سیاسەت زۆر زیرەکە چونکە هەموو مرۆڤەکان توانای لە هەموو بوارەکانە توانیان لە سیاست نییە لێک بوارە خۆی دۆزێتەوە ئیشی لەسەر ئەکا ئەو کاتە بۆ نمونە لە وێنەکێشان زۆر باشە پێویستە دایک و باوک برۆ بە وێنەکێشانەکەی بە تۆ ناتوانانی بروکاتە بە مناڵەکەت بڵێ هەستە بڕۆ ئەوە بکە یا ئەگەر خراپ بێت بڵێ تۆ خراپی تۆ تەمەڵی تۆ هیچ نازانی
ئەگەر ئەمەی باش نەبێت تاکید لەوانێ لە وەرزشە زۆر باش بێ لە وێنە کێشانەکە زۆر باش بێ بۆنە لە میوزیک و گۆرانی وتنەکە زۆر زیرەک و زۆر باش بێت. هەندێک جار ئەگەر تۆ لێرە یارمەتیبی لەوانێ سوودی هەبێت بۆ وانەکانیشی تەنانەت یعنی لە پێناو گەیشتن بەم حەزەیە ئامادە بێت کە خۆی زیاتر هیلاکات بۆ بوارێکی بەڵێ بەتاکید کە تۆ پێدوت من متمانم بە تۆیە بۆ نمونە ئەمە بکەیت ئەوە بکەیت تۆ بەهێزیت تۆ هەموو شتەکان باشە زانیت تۆ وات لێ کرد متمانەی بەخۆی بێ ئەم مناڵە کە متمانەی بەخۆی بوو ئیتر ئیشەکات لەسەر هەموو بوارەکان ئەڵە من هەموو شتێک ئەزانم ئێستا من نمونەی مناڵمان هەیە بۆنە بە شێوازێکی زۆر تەندروست پەروەردە کراوە ئەم مناڵە ئەگەر من بمەوێ بۆ نمونە ئیشێکی بۆ بکەم ئەڵێ نەخۆمەیکەم لەبەری لە ماڵەوە ڕاهێنراوە ئەڵە من ئەتوانم ئەمە زۆر مهمە بە مناڵ بڵێ کە ئەتوانی ئەمە بکەیت بۆ نەبتوێت چاکەتەکەی بۆ لەبەرکەڵە مخۆم ئەتوانم بیکەم کەواتە مناڵ لەو تەمەنەیە کە متمانەی بەخۆی بۆ من لەگەڵ یا گەورە ئەبێت لەکوێنی بەو تەمەنە مناڵە پێت بڵێ من ئەتوانم کە گەورە بوو تاکید زۆر زیاتر ئەڕوا بەرەو بەشێکی ترە وەکو دوایین پرسیار بەشێکی ترە لەوەی کە ئەو ئازادی ڕەهایە بە مناڵ کە خۆی توانەکانی بدۆزێت بەتاکید هەموو شتە تۆ بۆی نەکەی لە ڕووی نازە و بڵێ کورە مناڵەکەم بە نازە با خۆم جلی لە بەرکەم با خۆم هەڵسم لەگەڵا با خۆم نامکەم بەدەمیا هەموو شتەکان هەستەکەی لە هەندێک خێزاندا وایە بێت کاگاریگەن وەکو ئاماژەم پێیا زۆر کات ئێمە هەنێشت ئەەکەین بۆ نەوەکو دایک و باوک بۆ نمونەوەکو مامۆسا تەنانەت کە ئەوانە کاریگەری تاویان هەیە لەسەر پەروەردەی مناڵ هەم دایک و باوک ژینگەی ماڵەوەی لەگەڵ قوتابخانە و باخچەکەی زۆر کات بزەبت ئەوە ئەو حاڵەتە زۆر دووبارە ئەبێت و ئەیبینی ئەڵێ وەڵای دڵ دایکەکە لە دڵم نایە بێ من بۆی داخەم من چاکەتەکەی بۆ لە بەرنانەکە ناخوا خۆم بیکەم خۆم بیکەم ئەمە زۆر هەڵەیە ینی زۆر زەرەر لە مناڵەکە ئەیا لە جیاتی و تو ئیسفادی پێ بکەنی ئەبێ مناڵ ئازاد بکرێ تەنانەت بۆ قەیتانی پێڵاوەکەی خۆی ئەبێ خۆی بچەمێتەوە دایخات ئەمە ئەرکی خۆیەتی ئەبێتی بگەێنی کە ئەمە ئەرکی کەسی کە نییە بۆ نمونە ئێستا سیستممان هەیە سیستمی مۆنتیسۆری بۆ کە لە هەموو دنیا ئیشی لەسەر ئەکرێت و کاریگەری تاوی لەسەر مناڵ هەیە هۆکارەکەی ئەوەیە مناڵە خاتە ناو دنیای خۆی و ژینگەی خۆی بێ خۆی کاری خۆی بکات بۆنەیەمەش لە ناوەندەکانە بەکاری ئەهێنین کامێکێکە لە سیستمە باشەکان لەبەروی هەموو ئەرکەکە ئەخاتە سەر مناڵەکە خۆی وای لەیەکی هەستی بەرپرسیارەتی بۆ زیاکەی خۆی چەقی هەمووشت بەسەبت خۆی چەقا تۆ دەرئەچیت خۆی خودناسی خۆیەتی خۆی ئیگۆسنتەرە وازی لێنی خۆی بابەتەکانی خۆی بناسێت و خۆی ئیش بۆ خۆی بکات لەسەکانە خۆش سیڤەر مستەفا ڕاهێنەری پەروەردەی سوپاس بۆ وتەکانت زۆر سوپاس باوکان سوودیان لەم بابەتە وەرگرت بێت چونکە ئیتر قسەکانمان بۆ ئەوانە بێگومان هیوادارین سوودیان لێبینی بێت و بتوانن لەم ولا بەو جۆرە تەندروستی کە خات و سیڤەر باسی کرد مامەڵە لەگەڵ منداڵەکان بکەن تا لە پێناو دۆزینەوەی بەهرەکەیدا هەوڵ بین ئازادی ڕەها و منداڵ بکەین بە سنتەری بڕیارەکانی خۆی تاوکتانێت ئەو توانە و بەهرەی کە هەیەی لە داهاتوودا نیشانی بدات.